بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان 26 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ڕاپەڕین و ئازادکردنی شاری کەرکووک. بەڵام تاوکو ئێستا چارەنووسی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان یەکلا نەکرانەوەتەوە. 26 ساڵ لەمەوبەر خەڵکی کەرکووک و هێزە سیاسەکان دژی ڕژێمی دیکتاتۆری باز ڕاپەڕین و شارەکەیان ئازاد کرد. بە میوانداریێک لە بەڕێزان لە ئەستۆری سەرەکی دکتۆر ئەمین عەزیز یەکگری پێشووی پارێزگاری سەلاحەدین، هەروە لە کەرکووکەوە ڕێباز سابیر بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا ڕاپۆرتێک دەمین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. 26 ساڵ تێپەڕە بێت بەسەر ڕاپەڕین و ئازادکردنی شاری کەرکووک لە دەستی ڕژەمی دیکتاتۆری بەعس لەلایەن خەڵکی شارەکە و لایەنە سیاسیەکانەوە. دوای سەرهەڵدانی ڕاپەڕینی جەماوەری خەڵکی کوردستان لە 5 ساڵی 1990 سەرنجام توانرا لە 23 هەمان ساڵ شاری کەرکووکیش ئازاد کرێت. دوای 26 ساڵ لە ڕاپەڕینی شارەکە و تاوەکو ئێستا کەرکووک نەخراوەتەوە سەر هەرێمی کوردستان و وەک ناوچەیەکی جێناکۆک لە نێوان هەرێم و بەغداد ماوەتەوە. شاری کەرکووک بەردەوام خاڵی ناکۆکی نێوان کورد و بەرپرسانی حکومەتی عێراق بووە. لە سەردەمی حکومەتی شێخ مەحموودی نەمرەوە کێشەی کەرکووک یەکێک بووە لە ناکۆچەکانی نێوان کورد و بەرپرسانی عێراق. یەکێکیش لە هۆکاری شکستی گفتوگۆکانی لایەنە کوردیەکان لە ساڵانی 1970 بۆ 1974 و 1984 لەگەڵ ڕژەمی بەعس شاری کەرکووک بوو. لە دوای ڕوخانی ڕژەمی بەعسیشەوە کێشەی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان لە چوارچێوەی مادەی 140 دەستوری عێراق جێکرایەوە. مادەی 140 لە 3 قۆناغ پێکهاتووە کە بریتین لە ئاساییکردنەوە و سەرژمێری و ڕاپرسی. بەپێی دەستوری عێراقیش دەبوایە تا 31/12/2007 مادەکە جێبەجێ کرابە، بەڵام دوای تێپەڕبوونی 9 ساڵ بەسەر ئەو وادەیە تا ئێستا قۆناغی یەکەمی مادەکەش جێبەجێ نەکراوە. لە دوای 2003 یەکێتی و پارتی لە کەرکووک باڵا دەستن، بەڵام هیچ هەوڵێکی جدیان نەداوە بۆ گێڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان. پارتی و یەکێتی پێشتر چەندین دروشمیان بۆ کەرکووک دانابوو، لەوانە کەرکووک دڵ و قودسی کوردستانە، بەڵام لە واقعدا پێچەوانە مامەڵیان لەگەڵ دۆسەی کەرکووک کردووە و ململانی حیزب و دوو ئیدارەییان لە کەرکووک دووبارە کردوێتەوە. کەرکووک شارێکی دەوڵەمەندە بە نەوت و غاز و یەکێکە لە پارێزگا دەوڵەمەندەکانی عێراق، بەڵام نەوت و غازی شارەکە نەبووە خۆشگوزەرانی بۆ دانیشتوانەکەی. مەلەفی نەوتی کەرکووک ئێستا بە شێوەیەکی حیزبیانە مامەڵی لەگەڵ داکرێت و لەلایەن دوو حیزبەوە کۆنتڕۆڵ کراوە. هاوڵاتیانی کەرکووکیش نازانن داهاتی نەوتی شارەکەیان چەندە و بۆ چۆ ڕوات و خێر و بێرەکەشی بۆ خەڵکی شارەکە نییە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. کاکتۆر بە خێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین، ئەمڕۆ 26 ساڵ تێپەڕە بەسەر ڕاپەڕین و ئازادکردنی شاری کەرکووک. بۆچی لەو ماوە زۆرە نەتوانراوە تارنووسی کەرکووک بە تایبەتی و ناوچە دابڕێنراوەکان بەگشتی یەکلا بکرێتەوە؟ زۆر سوپاسی ئێواکەم. زۆر بەخێر. لە ڕاستیدا پێشەوەی بچێ ناو باسەکەەوە پیرۆزبایی یادی ڕاپەڕین لە هەموو گەلی کوردستانە کە مەتایبەتی شاری کەرکووکی خۆشەویست. بێگومان شاری کەرکووک لە هەموو مفاوەزاتێکا کە قیاداتی کوردی کردویانە لەگەڵ حکوومەتە دوا بە دوایەکەکانی بەغدا عێراقدا، کەرکووک خاڵی خلاف بووە لە بینی حکوومەتی مرکزی و لە بینی لایەنە کوردیەکاندا. دوای ئەوەی پێش 2003 کاتێک دانیشتن ئەکرا لە چی لە دەرەوەی وڵات چی مؤتەمەری سەلاحەدین، لایەنە کوردستانیەکان وایان تەسەور ئەکرد ئەتوانن
لە ڕێگەی دیالۆک و لە ڕێگەی نووسینی دستور مادەی 140 و پێش مادەی 140 قانونی ئیدارەی موقەت و لە ڕێگای گفتوگۆ بتوانن هەموو ئامانجەکانی گەلی کورد بەدەست بێنن لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراقیە. بەڵام بەداخەوە ئەوانەی کە نووسرا چ لە دستورە چ پێشوەخت اتفاقات کرابوو، چ اتفاقاتی سیاسی بوو، چی قانونی ئیدارەی عێراقی موقەت بوو، لایەنەکان بەداخەوە ئەوانەی کە خۆیان بە زۆری نازانن لە وڵاتەدا لە عێراقدا هەمویان پێشێل کردووە و لە زۆر خاڵیش پاشگەز بوونەتەوە، لە زۆر جاریش عەرقەڵیان دروست کردووە بۆ هەندێک جێبەجێکردنی هەندێک مادەی دستوری یا هەندێک اتفاقیات، دواییش کوردی اتهامەکەن بە کەمتەرخەمی کە کورد نەیتوانیوە ئەو مادانە جێبەجێ بکە. خۆی لە ڕاستیژە کەمتەرخەمیەک هەیە لەلایەن دەسەڵاتی کوردیوە بۆ جێبەجێکردنی کەمتەرخەمیانە. تاوای لێ هات وەزعی داعش بەسەر هات بەسەر ئەم وڵاتە هات و هەندێک لەو شتانە بووە واقعحال. ئێستا چ لایەنە سیاسی کوردیەکان چ لایەنەکانی تری عێراقی بە واقعحال ناوی ئەبەن و بەڵام ئەم واقعحالەیش کە ئێمە ئێستا کەرکووکی تێدایە یان هەندێک لە دەوروبەری کەرکووکیش یان هەندێک جێگایش کە سەر بە کەرکووک بۆ وەختی خۆی و خەڵکەکەش بە ئەمەلیەوە تا ڕۆژێک ڕۆژان بگەڕێتەوە کەرکووک و کوشاری خورمات و بە ئەمەلی ئەوەن کە ئەم واقعحالە ببێتە واقعحالێکی درێژەخایەن و سابت. بەڵام ئەوەیشە جێگەی مەترسیە بەڕاستی دوای ئەو هەموو تەسریحاتانەی کە ئەویستین لە بەتایبەتی لایەنە شیعەکانەوە، لایەنە سونیەکانی وەختی خۆی تەسریحاتی لەو جۆرەیان ئەدا، تەسریحاتی ترسناک بوو بۆ لەسەر وەزعی سیاسی، لەسەر دستور، لەسەر کۆمەڵی خاڵ. بەڵام ئێستا ئەوان بە دوای هاتنی وەزعی داعشەوە ئەو جۆرە تەسریحاتانیان ئیتر نازام لەبەر دڵی ئێمە وەکو کورد نایەڵێنەوە دووبارەی ناکەنەوە یا هەر ئیمانیان بەوە نەماوە کە شتێکە ناوی عێراقی موحەد و یەکپارچەی عێراق و ئەو جۆرە شتانە. بەڵام بەداخەوە ئەوەی کە هەموو کوردێکی ژیر هەست بەوە دەکا کە کەمتەرخەمیەک هەبووە لە جێبەجێکردنی مادەی 140 لەلایەن کوردەوە، بەڵێ لەلایەن کوردەوە بەتایبەتی لە کەرکووکە. سوپاس دەکەم دواتر دەکەم لای بەرزکاتوریان زۆر سپاس. ئەگەر بچینە کەرکووک لای کاک ڕێباز، کاک ڕێباز زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. سەرنجی بەڕێستان چیە لەسەر تێپەڕبوونی 26 ساڵ بەسەر ڕاپەڕینی خەڵکی شاری کەرکووک وە سەبارەت بەوەش کە تا کوێستا چارەنووسی ئەم شارە لە ڕووی دەستوریەوە یەکلا نەکراوەتەوە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، سەرەتا سڵاو و ڕێزم بۆ جەناب و تۆانەوەی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. سەرەتا منت پێم خۆشە لەوە دەست پێ بکەم کە یادی ڕاپەڕین و سەری ساڵی کوردی پیرۆزکەم لە گەلی کورد و هیوادارم کە نەورۆزی ئەم ساڵ ببێتە هەوێنی برایەتی و یەکڕێزی لایەنەکان تا بتوانین بەسەر ئەو کۆسبوتەگەرانەی کە دێنە بەردەمان زاڵ بین. سەبارەت بە پرسیارەکەت ئێمە لە مێژوودا هەمومان دەزانین کە بە درێژایی مێژوو کەرکووک چەقی ململانەکانی نێوان قیادەی سیاسی کوردی و ڕژێمەیەک لە دوایەکان بووە لە بەغدا. بۆیە ئەوان بە شێوەیەکی ژیران و مامەڵانە ژیرانەتر لە قیادەی کوردی توانیان مامەڵە لەگەڵەوە زەیا بکەن. هەر لە مادەی 140 و دوایی بڕیاری 58 ئەو وای لێ کرد کە کورد بە ئاقارێکە بەرن وەکو ئەوەی کە مراوەغی پێ بکرێت دوا بکەوێت لەوەی کە هەرگیز فکر لە شتێکی وا نەکەنەوە. بەڵام ئەوەی کە فقهی واقع پێی سەلماندین کە ئەو مافەی کە ئێمە دەمانەوێت کە بە دەستوری لە دەستورە جێکراوەتەوە بڕیاری لەسەر دراوە، هەرگیز ئەگەر چاوەڕوانی ئەوە بین ئەوان بماندنێ بە هیچ شێوەیە نایدەن لەبەرەوەی ئەوان لەم حکومەتی کە ئێستا تەچیر کراوە هەموو کاتی ئەوان زۆرینە بوونە و هیچ کاتێکش ئەوان بەوە ڕازینین کە کەرکووکە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان و ماوەڵەیەکی شارێکی کوردی لەگەڵا بکرێ. بۆیە قیادەی سیاسی کوردی بەڕاستی لەژێر تەئسیراتی ڕێکەوتنی
ڕەنگە بڵێم حزبی و ڕەنگە بڵێم تاگلایەنەکان نەگوەکو حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری لەسەر بدرێ زۆر جار لەو ڕۆ توانیان زەفەرمان پێبەرن و توانیان ریزی لایەنە کوردەکان پەردکەن بۆیە هەتا ئێستا نەگەشتوینەتە ئەو واقعایی کە دڵمان بەوە خۆش بێ ڕۆژێ لە ڕۆژان حکوومەتی ناوەندی ئەو بڕیارانە لەگەڵ کووردا جێبەجێ بکە بەڵام ئێستا لە فقی واقعی ئەمڕۆدا ئەومان بۆ دەسەڵماوە کە ئەو شوێنانەی کە لە ئەکەوێتە بازی ناوچە جێناکۆکەکانەوە بە فەزلی خوای پەروەردگار ئێستا هەمووی ئازاد کراون و لە دەسەڵاتی پێشمەرگەدایە و ئەگەر قیادەی سیاسی کوردی ڕۆژێک لە ڕۆژان ئەم واقعی کە ئێستا هاتۆتە ئاراوە نەی سەلمێنێ و پێداگیری نەکات لەوەی کە جارێکی تر نەگەڕێتەوە ئەو شوێنانە بەڕاستی ئەو کاتە زەرێک دەکەین کە جارێکی تر ئەمەمان بۆ قەرەبوو ناکرێتەوە بۆی ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆ کورد کە چیتر نەگەڕێتەوە سەر ئەو تاس و حەمامی کە بەرچ ئێمە و حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندە و بڕیاریان لە مابەیدا دەکرد و جێبەجێش ناکرە. بەڵێ زۆر باشە بەڵام پێ دوایە وەکو کاکتۆر باسێک بە تایبەتی بۆ قۆناغی دوای داعش کە ئێستا دیارنە مەسەرەن مەلەفی ناوچە دابڕێنراوەکان ئەو ناوچانی بە تایبەتی دەوروبەری کەرکووک و ناوچەکانی تریژ ناوچە دابڕێنراوەکان ڕێکەوتنی لەسەر نەکراوە ینی ئاڵۆزی دروست ناکە لە نێوان هەرێم و بەغداد ئەوەی بەتەکی دەوان بۆ چونکم بەوە ڕازی نین ئەوە بەڵام ئەوەی کە ئەبێتە جێناکۆچی ئەوەیە کە وەکوتم بەغدا مامەڵێکی ژیرانە دەکات بۆی ئێستا لەگەڵ حزبەکانی هەرێمی کوردستان بەتایبەتی حزبی دەسەڵات هەر جاری بە شێوەیەک مامەڵێکی حزبیانەیان لەگەڵدا دەکات بۆ ئەوەی سەفی ینی قیادەی کوردی پەرد بکە بۆ ئەوەی یەک ڕیز نەبن یەک هەڵوێز نەبن لەوەی کە ئەگەر بەیانی بڕیارێک بدرێ بە نەکشانەوەی هێز لەو شوێنانی کە خوێنی میلەتی کوردی تیا ڕژاوە ئەوان بتوانن لەم پەردبوونەی بڕیاری سیاسی کوردی سوود وەرگرن و نتوانن ینی بە کورد قەنەعەت بە کوردکەن کە بگەڕن بە تاکید دەزانین ئێمە ئەزانین کە ئەبێتە لە داهاتوودا جێگای ینی شوێنە گەرمەکان جێی ناکۆچیە گەرمەکان کەرکووک و ناوچە جێناکۆکەکان دەبێ بەڕاستی بەڵام پێویستەکە کە نەهێڵین بە هیچ شێوەیەک سەفی قیادەی سیاسی پەرد بێ بۆ ئەوەی بەرەوڕووی هەمومان بەیەکەوە بەرەوڕووی ئەو گرفتانە یان ئەو هەڕەشانە ببینەوە کە لە دوای داعش ڕوو ئەو ناوچانە دەکەم. زۆر باشە بەس ئێستا لایەنە کوردیەکان بە تایبەتی لە کەرکووک و بە شێوێکی گشتی لە ناوچە دابڕێنراوەکان یەکدەنگن لەبارەی چارنووسی ئەم ناوچەیە خود ناکۆکی حیزبی گەورە بۆ نمونە لە کەرکووک لە نێوان لایەنە سیاسیەکاندا بە تایبەتی دوو حیزبە دەسەڵاتدارەکە. بەڵێ ئێمە لە کەرکووک بە پێچەوانەی هەرێمی کوردستان حزب و لایەنە سیاسەکان لە شاری کەرکووکە تا ڕادەیەکی باش تەنسیق و هەمەئانجیمان هەیە لەگەڵ یەکتریدا بەڵام ئەمەش خاڵی نییە لە قۆڕکاری دەسەڵات بێگومان کە هەردوو حزبی دەسەڵات کە باڵادەستن لە شاری کەرکووکە هەموو جونگەکانی دەسەڵاتیان گرتووەوە هەموو پۆستەکان تەنانەت دەستگا ئەمنیەکان تەنانەت فەرمانگە حکومیەکان هەمووی ففتی بە فتی دابەشکراوە لە نێوان ئەو دوو حزبەدا و هەموو ئەوانە بەنیژەر سادی خۆیانە بەڵام لە هەمان کاتیژە ئێمەی حزب لایەنە سیاسەکان هەست بە مەترسیێکی گەورە دەکەین بۆ کەرکووک بۆیە لە مەسەلە چارەنووسسازەکانە ئێمە هاوهەڵوێستین هاودەنجین و تەرکیزیشمان لەسەرەوە کردوێتەوە کە ئەگەر بەڵێ سوپاس دەکەم دواتر دەگەڕێنەوە لای بەڕێستان سوپاس دەکەم کاکتۆر سەبارەت بە مامەڵەی کورد و حیزبەکان لە ناوچە دابڕێنراوەکان و لە کەرکووک پێ دوای مامەڵێکی حەزبیانە بووە وە شێوازی دوو ئیدارەیان گواستۆتەوە بۆ ئەو ناوچانە لە ڕاستیدا ئێمە هەرچ حیزبێک نەکەر حیزبە عیلمانیەکان حتا حیزبە ئیسلامیەکانیش هەر نەوعە معاملەیەکی حیزبی هەیە بۆ ئەوەی پێگەی خۆی بەهێز بکات بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەو ململانی حیزبیان نەبێتە مایەی دۆڕاندنی دەستکەوتەکان کە بۆ هەموو کورد بەڵام چەند ساڵات دەستکەوتەکانی نەدۆڕاندەوە بۆ ململانەوە دوای و مێژە زۆر نەتوانراوە چارنووسم ناوچانێک لاوکرێتەوە یعنی ئێمە شتی گەورە کە زۆر دڵی پێخۆشەکەین هەموو لایەنە کوردیەکان بە عیلمانی و ئیسلامیەوە کۆمەڵی خاڵی گرنگ هەیە کە کۆکن لەسەر یەکێک لەوانە
کوردستانیەتی کەرکووک یەکێک لەوانە مافی چارە نووسی کوردستان کورد استقلالی کوردستان ئەو ئەمانە ینی وای لێ هاتووە لایەنەکانی تر حەسوودی بە لایەنی کوردی ئەبن بەڵام لەگەڵ ئەوەشا هەندێک خلافاتی حیزبی هەیە لە بینی خۆیانە وای لێ هاتوو هەندێک دەستکەوتی لە کەرکووک لە دەستداوە بۆ نمونە من نمونەیەکی بۆ دێنمەوە چەند پۆستێکی باڵا هەبوون لە شاری کەرکووکە هی کورد بوون بەڵام بە بۆنەی ملبلانی حیزبیەوە لە دەست درا یەکێک لەوانە پۆستی سەرۆکی زانکۆی کەرکووک سەرۆکی زانکۆی کەرکووکلەوەتی دروست بووە دوای پرۆسی ئازادی بە دەستی کوردەوە بووە بەڵام بەداخەوە لەو فترەیەدا کورد لە دەستیدا بە بۆنەی ملبلانی حیزبیەوە ئەوە یەکێک لەو خاڵە گرنگانەی کە موسسەیەکی زۆر گرنگە و زۆر پێویستە بە دەستی کوردەوە بێت و باش بە شێوەیەکی باش بەڕێوە بچێ ئەوە لە زرا بەڵام لەگەڵ ئەوەشدا تاکو ئێستا ئەوەی کە دڵخۆشە دڵی ینی جێگەی دڵخۆشکاریە ئەوەیە کە ئەو ملبەرانی حیزبیانەی لە هەرێمی کوردستانە هەیە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێما وەکو کەرکووک و خانەقین و خورمات و دەوروبەری مووسڵ و ئەو جێگایانە بەو شێوە زقن نییە بەو شێوە زەقنی بەڵام کاگی تۆر هەمان دویدارەی لە کەرکووک و ناوچە جێناوکەن دووهێزی حیزبی ململانی حیزبی ئەم دویدارە نەگواسۆ بۆی بەڵێ بەڵام هێشتانە جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ هەرێمی کوردستانە ئەوە حقیقەت واقعە کە بۆ نمونە لە هەندێک جێگا تاکو ئێستا لە هەموو انتخاباتەکان هەڵبژاردنەکانە هەموو حیزبە کوردستانەکان پێکەوە داعەبەزن و لەبەرەوەی لەوێ ئەبێ کوردایەتی بکرێت نەک حیزبایەتی بکرێت بەڵام جاری وا هەیە لە هەندێک جێگا وەکو کەرکووک لە انتخاباتی هەڵبژاردننی پەرلەمانداوە بوو جیابوونەوە بە جیاوازی دابەزین ینی نابێ بکرێت ئەوەی کە بێوێت پارێزی بکە پارێزگاری بکە لە دەستکەوتەکانی کورد ئەبێ کوردایەتی زاڵ بێ بەسەر حیزبایەتیە بەڵام بەداخەوە هەندێک خەڵک هەندێک لە حیزبەکان ئەو جۆرە تەعاملە لە بینی خۆیانە خلافات دروست ئەبێت بەڕاستی ئەوازەنیکی گەورەیە و خەتەرە دوژمنانیش بەڕاستی دوشمنانی کوردیش ئیشیان لەسەر ئەوە زۆر کردووە و هەوڵی ئەوەیش ئەدەن دائیمەن سەفی کوردی تێک بدەن بیشکێنن یەکێک لە لایەنەکان بۆ خۆیان ڕاکێشن ئیتر بە هەر شێوەیەک بێت بە هەر تەماحێک بێت هەوڵی ئەوە دراوە زۆر جار ئەو شتانە بکرێت بەڵام تاکو ئێستا لەخوای گەورە بەزیاد بێن نەگەیشتۆتە شتێکی ینی حدێکی وا زوو ترسناک بێت و پێویستە لەسەر هەموو لایەنە کوردستانیەکان بە تایبەتی لە شاری کەرکووکە کە شەڕی گەورەی لەسەرە و زۆر تەسریحات ئەدرێت دوای ئەوە یەکێک لەوانە لەم ڕۆژانە تەسریحێکی گەورەیەکە لە لایەنە سیاسیەکان کە وەختی خۆی دەسەباڵا بووە لە عێراقا ئەڵێ ئەبێ هێزی کوردی بگەڕێتەوە پێش 12/6 یا 10/6 بگەڕێتەوە 2014 بڵێ بۆیە بەڕاستی ئەم جۆرە تەسریحاتانە بۆیان بکرێکەنەوە قە حالیش بەڵام ئینشاءالله ئەوە نابێتەوە قە زۆر باش بەڵام کاک دکتۆر ئەوەی کێستا لە ناوچە کوردیەکان لەناو هێزە کوردیەکان هەیە زیاتر بەرەوە ناچێت کە حیزبایەتی بکەن لەبەری کوردایەتی و هەوڵدانی جدی بۆ گێڕانە و ناوچەدا بنراوەکان ئاراسەکە بەو شێوێ نیە ئێستا دیانی تایەتی بەڵێ زۆری تایەوە لەم ڕۆژانە چۆزێک ینی زقیش بۆتەوە بەتایبەتی لە کەرکووکە بەداخەوە ئەوە ئەبێ چارەسەر بکرێت ئەبێ ینی هەست بە مەخاتر بکەن هەست بە ترس بکەن لەسەر کەرکووک لەسەر ئایندەی کەرکووک لەسەر ئەو دەستکەوتانەی کە بە خوێنی سەدەها ڕۆڵەی کورد بەبێ فەرق و جیاوازی لەو شارە ڕژێنراوە ئەو جارەی کە داعش بۆ ئاخر جار هێرشێکی کرە سەر ناو شەری کەرکووک و دزیان کرد ناو شاری کەرکووکەوە بەبێ فەرق و جیاوازیە بە حیزبی فلانەوە حیزبی فلانە لە خەڵکیاندا و ویستیان ئەو شارە دۆخی ئەو شارە تێک بدەن و جا بۆیە بەڕاستی ئەوەی ئیدعای کوردایەتی بکە ئەبێ بیکاتەوە قەحاڵێ بۆی خەڵکەکە باوەڕی پێ بکە کە تەنیا ئیدعای نییە کوردایەتێکی سافە واز لە حیزبایەتی بێنن ئەو حیزبایەتی ئێستاش دوای ڕزگارکردنی کەرکووک بە تایبەتی گەڕانەوەی کەرکووک بە سەرهەرێمی کوردستان چۆن ئەڵێ صافکردنەوەی مەوزوعەکە ئەو وەختە حڕن چۆن لە کوردستان ئێستا حیزبایەتیەکەن لە بینی خۆیانە منافسە حیزبیەکەن بەڵام ئەمڕۆ خاصن ئەم ڕۆژە ئەم زۆرۆفە دوای ئەوەی کە خەریکە داعش نامێنێ ئینشاءالله و تەواو ئەبێت
شەڕی داعش و کێشەی داعش وەزعی کەرکووک ئێستا خەتەرترە بێت وەزعی ئەو جێگایانەی کە لە کاتی دوای هاتنی داعش بۆ ناو پارێزگایانە کەوتە ژێر دەسەڵاتی کوردی و بە خوێنی کورد پارێزگاری لێکرا خەتەرەکە زیاتر ئەبێت بۆیە ئەبێ ئەمڕۆ لە هەموو وەختێک زیاتر واز لە حیزبایەتی بێن و کوردایەتی بکەن و ینی یەکماڵی یەکریزی ماڵی کورد بپارێزن چونکە هەر ئەوەیە توانین بەرامبەری دژمنەکانمان ببینەوە. سپاس دەکەم کاکتۆرەگرە بچین و لای کاگرێباس. کاگرێباس سەبارەت بەوەی کە بەڕێزت باسی ململانەی حیزبیت کرد لە کەرکووک ئەوەی کە بەڕێزت بە واقعی لە کەرکووک دەیبین ئەم ملولانە حیزبیە ینی زیانی داوە لە کەیسی کەرکووک و لە مەسلەی یەکلاکردنەوەی ئەم پرسە بۆ گێڕانەوەی بۆ سەرهەرێمی کوردستان یاخود بە دیاریکراوی ڕوئیایەکی هاوبەش هەیە لەنێوە حیزبە کوردیەکان لە کەرکووک بۆ چارەنووسی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان؟ سەبارەت بە چارەسەر بەڵە ڕوئیایەکی هاوبەشەیە ئێمە هەموو حیزبەکان لە زۆر شتەکانە متتەفقین لەگەڵ ینی لەسەرەوە کۆچین کە مەسلەی چارەسەرکردنی کێشەکانمان لەگەڵ ناوەندا بە یەک ڕیزیمان چارە و ئەلحەمدولیلا و یەک ڕیزیەمان هەیە بەڵام ئەوەی حیزبیەکە کە بۆتە مای نیگەرانی هەم خەڵکی شاری کەرکووک و هەم دەرەوەی تر کە سەر بۆ ئەوە ئەکێشێکە ململانەکان زیاتر قوڵ بێتەوە ئەوەیە کە تا ئێستا هەردوو حزبی دەسەڵات بەتابەتی لەبەری حیزبێکی تر لەوەی هیچ پۆستێک و هیچ دەسەڵاتێکی نییە هەست بەوە ئەکرێکە بە ئاقاری ئەوەدا ئەچێکە نیگەراکان قوڵتر بێتەوە هەرچەند ئومێد ناکەین کە شتیوا ڕوو بدا لەبەرەوەی مامەڵێکی بەرپرسانەی زیاتر لە ئەسۆی ئێمە وەکو ئەو حیزبانی کە لە کەرکووکان ئێمە زیاتر هەست بە خەتەریاتی بە مەسئولیات و بە خەتەریاتی ئەو ینی ستەمە ئەکرین کە لە شاری کەرکووک ئەکرێەوە ئێستاشی پێوە بێ بەڵام بە تاکی زەرری داوە چونکم ئێمە زۆر جار دوو ئاسایش و دوو دەستگا و دوو تەنسیقی تەواو نیە لەگەڵیانەوە تەنسیقیان لەگەڵ ئیدارەیانی ئەمە زەرری داوە بەڵام لە ئاسی حیزبایەتیەکەیە بە تاکید ئێمە هەموو حیزبەکان هاوڵوێستین و ئەگەر هاوڵێسی نوێن بەڕاستی زەرریشی گەورە ئەکەین. بەڵە زۆر باشە بەڵام ئێستا حیزبەکان بە تایبەتیوانەی کە دەسەڵاتیان هەیە زیاتر مەسەلە نیشتیمانی و کوردایەتەکە دەکەن یاخود مەسەلە حیزبیەکە و قۆڕەکردنی دەسەڵات و زەقکردنەوەی سیمای دوو ئیدارەی. ڕەنگە بڵام هەرچی تێکەڵ بێ بەڵام مەسایلی قەومێتێکەوە لە پێش هەموویە دەبەر هیچ حیزبێک ناتوانێت بەردەبەرداری ئەوە بێ ئێمە لە پێنا ئەوەدا دروست بووینەوە حیزبانە لە پێنا ڕزگارکردنی خاک و نیشتیمان و ئەو خەڵکانەی کە چەساوە بوون و ژێردەستە بوون هیچ حیزبێک ناتوانێت ئەمە نەبێتە مەبدەئی واتە یەکێکە لە سەرەکیتری مەبدەئی تێکڵای حیزبەکان بەڵام بەرژەوەندی مادی حیزبی خەریکە بەرەو ئاقارێکی خراپی ئەبا ئەوەی کە وەکوتم شوێنەکان قۆرخ کراوە و داوای ئەو ئەکرێکە زیاتر ئەو مامەڵانی کە ئەکرێت لەگەڵ بەغدایە خەڵک ئومێدی وایە کە ئیدارە ئەو مامەڵانە بکە ئیدارە ڕاستەخۆی اتفاق بکە نەک لەگەڵ لایەنی حیزبیە لەبەرەوەی ئێمە پێشتر زەرری ئەومان خواردووە کە لە پەردبوونمان ئەوان ئیسفادەیان کردووە ئێستاش ئەو پێکاتانی ناو شاری کەرکووک هەمووان ئەزانین کە لەم شارانەیە بۆ مەسەلی ئاڵای کوردستان چ گرفتێکیان دروست کرد چەنانەت دووەلی ئیقلیمی لەسەری دێتە دەنگ و دێن کە بەشەرتی ئەمە لە دەسوورا چەسپاوە بۆ ئێمە دوژمن و ناحەزمان زۆرە و ئەگەر یەک ڕیز نەبین بەڕاستی کەرکووک لە دەستە دەین کە ئومێدم وانی هەرگیز وابێ بەڵام بەو ئاخارەیە ئەڕوا بەڵام پێویستە زیاتر قەومیەتیەکە زاڵ بێ بەسەر هەموو گرتە حیزبیەکانە. بەڵە زۆر باشە بەڵام ئەوە ئێستا بەشێک لەلایەنەکان ڕەنگە ئەمە بەرزکەوتێکی گەورە بزانەوەی کە بەرز باسکی مەسەری هەڵکردنی ئاڵای کوردستانەوەی کە نیگەرانی لێکەوتووە دوای مەسەرەن 26 ساڵ لە ئازادی کەرکووک و دوای ئەوەی کە کورد لە 2023 لە کەرکووک باڵەستا ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ کورد کە لە بری گەڕانەوەی بە تاوێتی کەرکووک تازە ئێمە ئاڵای کوردستانمان هەڵکرد بێت. وڵای ئێمە لە پێشترشە ئەمانتوانی هەڵیکەین ئێمە زۆر جاکە لە دانشەکانە باسی ئەومانە کرد ئێمە مڕاعاتی ئەو قەومیاتانەی تر بەڵام ئەم مڕاعاتە وای لێکردین کە زەرێکی زۆرماندا ئێمە کاک دکتۆر خۆی خەڵکی شارۆچکەی دووزە دەزانێ ئێمە ئێستا بەوەی ئەو مڕاعاتی کە زۆری کە ئێمە هەمان کرد کە بەشەرتێ دام و دەستگا حکوومیەکان بەدەست کوردەوە بوو لەوێش بەڵام ئێستا وایە لەکرد کردووە تەنانەت 1000 ماڵ لە کەرکووک لە دووز باریان کردووە لەوێ نەماون بۆیە ئێمە ئەزانین
ئەمە مراعاتی زۆرمان کردوون مراعاتی ئەومان کردوون کە ئەم پێکەوەژیانە کە ئێمە هەوڵی بۆ ئەدەین بەڵام بەداخەوە هەستەکەین کە لایەنی بەرامبەر قەومیاتەکانی تر ئەم مراعاتی ئێمە کە کردومانەوەکو قەومیەی کوردی کە مەبەستمان ئەوەیە کە بیسەلمێنین کە کەرکووک ڕاستە کوردستانیە بەڵام شارێکی پێکەوەژیانە بوو هەموو نەتەوەکان بەڵام بەداخەوان پێچەوانە لێ حاڵی دەبن. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاکتۆر ئەگەر گورم وڵای بەڕێز پێشتر باس لەوە کرد کە بەشێک لە یەکلانەکردنەوەی چارنووسی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان پەیوەندی بە کوردەوەی هەرچەندە مەسەڵەن کێشەیە ڕاندی ئیقلیمی و ناوخۆی کەرکووشێ بەڵام کەم تەرخەمەکەی لایەنە کوردیەکان لە چیدا بووە لە مەسەلەی یەکلانەکردنەوەی ئەو ناوچان و مادەی 140. ینی تۆ ئەو قەرارەی کە درابوو لە مادەی 58 بووە مادەی 140 دستوری ئەبواە لە 2007 کۆتایی پێبهاتایە ئەبواە ئەو تهدیدی ئەو ڕۆژە تهدیدی ئەو مەوعدە کە مانگی مانگی 2007 ینی نهایەتی 2007 بدایەتی 2008 تەوا بواە ئەبێ ئەو مۆزوعە بە گرنگ وەربگیرایەت چونکە لایەنەکانی تر کردیانە خاڵێک واتە سەر هەندێک لایەن وا قساکەن کە ئەو مادەیە بۆ تەمادەیەکی مردوو هەرچەند خۆ لە دستورە شتیوان نییە بڵێ ئەو مادەیە ئەگەر لەو تاریخە جێبەجێ نەبێتتر ماو مادێ تاوا بێ و هەڵەکەی نەبێت بەڵام ئەبواە ئیش بکرای لەسەر ئەو مۆزوعە کەم تەرخەمەیەکە بوو لەو مۆزوعە بۆیە ئەوان بە هیچ شێوەیەک لەگەڵ نووسینی مادەکەیشە ینی قەنەعەتیان بەوە نەبووە معلومی زۆر کەسە کە ئەو وەختەی کە دستور نووسرا لایەنێک کە لایەنی سونی بوو بەتەمان نەبوو دەنگ بدا لەسەر دستور و حملەیەکی زۆر بە گەورەی کرد لەسەر ئەو مۆزوعە کە دەنگ نەدرێت سەر دستور بۆی دستور ڕەفز بکرێت جا بۆیە لایەنی شیعی هەربا بە سەریحی بڵێن لەو مۆزوعە ترسا هەندێک تەنازوراتی تەقدیم کرد خۆی بە تەنازاری تەقدیمەکە ناڵێ حەق ئێمە بە مافێکی خۆمان ێزانین موضوعی تەثبیتکردنی مادەی 140 لە دستوری عێراقیە مافێکی تەواوی کوردە بەڵام ئەوان بە نوع تەنازولێکی دا ئەو وەختەیش مەجبور بوون ئەوە بکەن چونکە ئەترسان نەکرێت ینی ئەگەر دڵی سونەیان ڕازی نەکرد ئەگەر بێ دڵی کوردیانش ڕازی نەکردبایە ناشوەڕێەوە بۆیە ئەوان بە تەنازوریدان نەوعافێڵێکیانش لەو مۆزوعا کرد عرقلایانش دروست کرد بەڵام وایە لایەنی کوردی پێداگیری بکرێت لەسەر ئەو مۆزوعە بۆیە کەم تەرخەمێکە لەوەدایە کە نەتوانرا ئەو فترەیە فەقەرەی یەکەم جێبەجێ بکرێت کە باشەکردنەوەی یاسا دەبووە سیوێکی 2007 تاوی سێ خۆناکەی مادەی بڵێن 140 جێبەجێ کرابێ
ئێستا تەنات قۆناغی یەکەمیشی کە ئاساییکردنەوەی قۆناغی یەکەمیشی تەواو نەبووە نەکرا دوای 7 ساڵ لە 2007 نەکرا قۆناغەکەمیش تاوا نەبووە یعنی ئەوانەی کە هاورا بوون پێوتری عەرەبی هاوردا هێنابوونە کەرکووکە بۆیە دەربکرایەن ئەوانەیش کە دەرکرابوون لە کەرکووک بگەڕایەنەوە ئێستا هیچیان نەکراوە کراوە هەندێکی جێبەجێ کراوە بەڵام زۆری ماوە ئەو مادەی ئەوەش جێبەجێ نەکراوە بۆیە ئەوان لە هەموو وەختێک ئێستا مەوزوعی حتا انتخابات هەڵبژاردننی پارێزگاکان ئەوە بتا لە 2005 بەولاوە نەکراوە لە کەرکووکە ئێستش بە تەمانین 2013 2017 عفوان بکرێت 2017 بە تەمانی جارێکتر لە کەرکووکا بکرێت یا نەکرێت یا بکرێتیش بە تەمان بە شێوەیەک بکرێت قانونێکی تایبەتی بۆ دامنرێت تایبەتەکەش مەقسوودیان دیارە ئەوان ئەیانەوێ ینی زۆر سەیرە ئەوان زۆر سەیرن نەیانەوێ ئیحسایەک بکرێت نایانەوێ بگەڕێتەوە سەر 57 ئیحسای 57 نەیانەوێ لەگەڵ پارێزگاکانی ترا بکرێت ینی نانی شێوێ وەزعەکە ئاوا بمێنێتەوە ینی نازانی چیانەوێ بەڕاستی بۆیە ئەبێ کورد لایەنە کوردستانیەکان ئەو مەوزوعە زۆر بە گرنگ بزانن کە ئەمان هیچیان ناوێت نایانەوێ وەزعی کەرگووە بمێنێ نایانەوێ بگەڕن بۆ 57 نایان شێوێ ئیحسا بکرێت ئیحسای عام تعدادی عام بکرێت عەرەب و تورکمان لە بەڵێ بەڵێ زیاتر وەختی خۆی پێ دەڵێم ینی عەرەب ئێستا عەرەبی سونە ئێستا تۆزە یان گۆڕاوە کەس بوونە لەو بابەتانە بەڵام تورکمان هەر موسڕن لەسەر ئەو مۆزوعانە هەڵایەکی زۆرەکەن لەسەر بۆ نمونە ئەم مۆزوعی کە بەڕێز دکتۆر نەجمەدین کەریم داوای کرد لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە بڕیارێک دەربکە ئاڵای کوردستان بە تەریشت ئاڵای عێراقەوە دابنرێت هەندێک لەوان داوایان کرد کە داوای ئیقالەی دکتۆر نەجمەدینیان کردو وازان ئیقالی دکتۆر نەجمەدین کەریم لە بەغداوە کرد دکتۆر نەجمەدین کەریم مەجلیسی محافەزە ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەڵی بژاردووە هەر ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش هاتوانە باسی ئەو مۆزوعە بکرێت فەئەمان ینی بە هیچ ڕازی نین بەداخەوە بە هیچ ڕازی نین دوای باسی ئەم هەموو خوێنەیش ناکەن کە ڕێژراوە لە کەرکووک ینی ئەگەر پێشمەرگە نەبووایە کورد نەبووایە کەرکووکش حاڵی وەکو شاری مووسڵ وەکو شاری ڕەمادی وەکو شاری تکریت ئەبوو کە داعیشە هات و هەموو شتەکانی تێکەدایەوە ینی حساب بۆ ئەو مۆزوعانەیش ناکەن باسی ئەمڕۆ ئەکەن کە کەرکووک پارێزراوە بە کەیفی خۆیان بێن قسە بکەن و بۆیە بەڕاستی ینی ئێمە لەگەڵ خەڵکێکا تەعاملەکەین ینی ئیمانی بە هیچ شتێک نییە شتێک خۆی نووسیوێتی دوای لێ ئەگەڕێتەوە ینی شتێک خۆی نووسێتی لە دستورە تەوقیعی کردووە دایناوە دەنگی لەسەرداوە مۆزوعێکی دستوری ئەگەڕێتەوە زۆر باش لایەنەکە قۆناغی یەکەمی مادەی 130 کە ئاساییکردنەوەیە هەمووی بە پارە ناکرێت نەخێر هەندێکی هەموو پارە نییە بە پارە بۆ ئەوانەی ینی پارە تۆ 20 دەیتە 20 میلیۆن دەداوە ئەوەی کە بڕات هاوردە بڕات نفوسی نەقڵکەی مشتێکی نەقڵکەی و دەتیژا داوە ئەمەی کە ئەهێنیتەوە ئەوەش تەواو نەبوو تاکو ئێستا تەواو نەبوو زۆر باش وەز ئێستا لە سەدا چەندی قۆناغی یەکەم لە سەدا تاوا نەبوو ئەوە بێ پرسیار لەو کەسانە بکرێت کە بەرپرس بوونە لەسەر جێبەجێکردنی مادەی 140 بەڵام نەکڕئی من وئینەما هەر معلوماتێکی دقیقە کە تاکو ئێستا تەواو نەبوو ئەوە تەواو بووە قۆناغی دووهەم دەستی پێ کرد کە قۆناغی تعدادی عامە دوای تعدادەکە ئەمجا ڕاپرسی لەسەرکرات بەڵام هێشتا ناوە تەواو بوو مەرحەلەیەکم تەواو بوو عەرقەرەش زۆر دروستەکرا بوو لە پارەدانە لە تەخسیسی مالە هەموو ساڵێک بینی نوێنەرەکانمان لە بەغدا لە پەرلەمان نوێنەری کورد داوای ئەواکەن کە تەخسیسی لە موازنەی اتحادی تەخسیس بکرێت ئەو مەبلەغە پارەی کە دانراوە بۆ جێبەجێکردنی مادەی 140 بەڵێ سوپاس دەکەم کاگرێ بازگە بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بە مەسەلەیەوەی کە کەرکووک ئێستا بۆتە ناوچەیەکی کێشە لەسەر لە نێوان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان بەتایبەتی لەسەر مەسەلەی دۆسیەی نەوت لەم نێوەندەدا خەڵکی شارەکە دانیشتوانی شارەکە چ سوودێکیان لە مەسەلەی دۆسیەی نەوت وەرگرتو یاخود دۆسیەی نەوت لە بەرژەوەندی خەڵکی شارەکەدا ئیدارە نەدراوە وڵا سەبارەت بە دووسێنەوە دیارە نیگەرانێکی زۆر هەیە لە شەقامی کەرکووک بەڕاست بە تایبەتی کە لە مەسالی و مامەڵانی کە ئەکرێ سەبارەی بەرەندە ناشەفافێکی پێوە دیارە و ئەو ناشەفافێش وای لێ کردووە کە بیرە نەوتەکان دووبارە دەڵم بە حەزبی بکرێنەوە چونکم ئێستا هەرچی ئاڤان و بای حەسەنە لە ژێر دەسەڵاتی کۆمپانیای کارە کە سەر بە پارتی دیموکراتی کوردستانە و ئەم هەرچی کۆمپانیای نەوتی باکوورەوە ناوەند سەرپەرچیەکەوە ئەو کۆمپانیایی تر سەر بە کۆمپانیای قەیوان شتی لێ ئەمانە
تا ڕادێک بە حزبی کراوە خەڵکی ئیسفادەی لێ نەکردووە. ئێمە ئێستا خەڵکی دانیشتوانی شاری کەرکوک نیگەرانی ئەوەی تیا دروست بووەکە بۆ مانگی ینی ئەبێت 2 ڕۆژ سرە بگرێت تا 50 لتر نەوتی ئەدرێتێک کە ئێمە هێشتا ئەمە لە بەراورد بە هەرێم هەر زۆر باشە، هەرێم هەر نییە، بەڵام ئێمە بە حکمی ئەوەی کە ئەڵێن شاری کەرکوک لەسەر نەوتە ناکرێت بەم شێوەیە مامەڵێ پێویست بوو زیاتر و چاکتر هەرچەند ئێمە ینی بە ئینسافی نەکەین کە ئێمە کە کەرکوک ئازاد کرا شارێکی وێرانە بوو. ئێستا ئەلحەمداشتی زۆر باشی تیاکراوە، بەڵام هێشتا بە جۆرەی ئەوە نییە کە کەرکوک ئەو هەموو نەوتەی تێدایە. بەڵ زۆر باشە، بەس سەبارەت بەوەی کە ئێستا دانیشتوانی کەرکوک یعنی ئاگاداری چۆنەتی داهاتی نەوت نین، یعنی داهاتی نەوت بۆ خەڵکیش مەسەرەن بەتایبەتی مەسەرەی پترۆ دۆلارەکە بۆ خەڵکی شارەکە سرف ناکرێت. ئێمە لەگەڵ ئیداری کەرکووکە دانیشتین بە تایبەتی باسی مۆزوع ئەمان کردمان پێمان خۆشە شەفافانە ئاگادار بین. ئەوتی سەرەتا کە حکوومەتی هەرێم دەستی بە ناردنی ئەم نەوتە کرد بەبێ ئاگاداری تەنانەت ئیداری شاری کەرکووکش بوو کاتێک کە هێز هێنرا و بە تایبەتی ئەو دوو نەوتەی هەردوو بیرەنەوتی ئاڤان و بای حەسەن کۆنتڕۆڵ کرا و لێەوە نەوتەبرا و اتفاقیە کرابوو لەلایەن حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندەوە کە کەرکوک بۆ خۆی ئیداری کەرکوک ئاگام لێ نەبووە. بەڵام پاش ئەوەی کە ئێمە گفتوگومان لەگەڵاکردن وتیان ئێستا و پارەی پترۆ دۆلارە دێ بە چەند حسە دەڕا ئەو نە پترۆ دۆلار دێ بۆ هەرێمی کوردستانی. ئێمە ڕەمان پێخۆشترە خۆگەرە مامەڵەی کەرکووکەیکە لەگەڵ هەرێمی کوردستانە بێ باشتر و چاکترە لەوەی کە لەگەڵ ناوەندا بێ، بەڵام هەرێم وەک هەرێم نەگوەک حزب ئەوەیە جێنیگەرانی لای خەڵک. بەڵە زۆر باشی پێ دوای ئێستا نەوتی کەرکوک لەلایەن حیزبەکانەوە دوو حیزب ئیدارەدەرینەوەکو لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە. بەتەکید، بەڵام ئێمە هەنگاوی ئەومان ناوە و ئەمجاری ئەم دوایی کە ئیداری کەرکوک اتفاقێکی لەگەڵ بەغدای ئەمۆر کردووە بۆ کردنی پاڵاوگەیەک دروستکردنی پاڵاوگەیەک لە شاری کەرکوکەوە دامەزراندنی کەرکوچەکان لەو پاڵۆگەیەوە لە کۆمپانیای نەوتی باکوور کە تێکڕای حیزبەکان پشتگیری ئەو اتفاقیان کردووە داکۆچیان لەسەر کرد و ئێمە کۆبنەوەکمان لەسەر کرد لە شاری کەرکوک. هەمومان لەگەڵ ئەوە بووین کە ئەوەی ئیداری کەرکوک کردوێتی شتێکی چاکە و باشە و لە مەساحەتی کەرکوچیەکانە. ئەگەر ئەمە بڕاتە پێش جێی خۆی بگرێ بەتەکید ئێمە وەکو ینی محتاج هەر هیچ نەبێ مشتەقاتی نەوت و نابین لە غەیری لە دەرەوەی خۆمانەوە لە دۆرەوە بۆمان بێ کە لەژێر کۆنتڕۆڵی ئێمەیان نییە. زۆر باشە، بەس ئەوەی کە پێشتر کراوە خەڵکی کەرکوک دامەزران بڵین لە کۆمپانیای نەوتی باکوور و ئەو کێڵگەی ئاڤانە و بای حەسەن کە بەرە زووتر لەلایەن کۆمپانیای کارەوە بەڕێوە دەبرێن، ئەنی دامەزران لەسەر ئەساسی چی بووە؟ لەسەر ئەساسی حیزبی بووە لەو دوو کۆمپانیە؟ هەرچی کۆمپانیای نەوتی باکوورە نەک لەسەر ئەساس حیزبێنە بەڵکو کوردەر دەسەڵاتی تێدانە بوو ئەوە هەمووی لە پێکاتەکانی تر بووە و ئەقلێتێکی ینی کەمی کوردی تێدایە. ئەوە کۆمپانیای نەوتی باکوور زۆربەی فەرمانەکانی سەر بە ناوەندن واتە حکوومەتی ناوەندی خۆی دایمەزاندون و لەم دوایە شاتەنان دەستی خستووە ئەوەی کە پێکهاتەی عەرەبی تەنانەت مەزهەبەکەشی جیادەکردەوە لەوێ. بەڵام هەرچی کۆمپانیای کارە بەتەکیدەوە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوەی و ئەندامەکانشی هەموو فەرمانبەرەکانی ئەو لە ڕای ئەوە دامەزراوی لە ڕێی دامەزراندێکی ئاساییەوە نەبوو یان لەسەر ئەساسی لێهاتووی و لەسەر ئەساسی بڕوانامە ئەوە بێ. بەڵێ ئێستا هیچ هەوڵێکێ لەلایەن حیزبە کوردستانیەکانی کەرکوک بۆی کە مەلەفی نەوتی کەرکوک لە دەستی حیزبەکان دەربێنرێت و بە نیشتیمانی بکرێت؟ وەڵی هەوڵ هەمومان هەست بەوە ئەکەین، هەمومان هەوڵی بۆ ئەدەین تەنانەت لە کۆبنەوەکانشە هەردوو حزبی دەسەڵاتیش دان بەوە دائەنێن کە کەرکوچیەکان ئیسفادەیان نەکردووە لەم نەوتەی کە ئەڕوا وەکو هەموو شیعاری هەموو کەرکوچیەکان وا بووە کە ئەم نەوتە دووکەڵەکەی بۆ کەرکوچیەکانەوە بەڵام پارەکەی بۆچێتە جیرفانی غێری کەرکوچیەکانەوە. ئەمە هەمومان درکمان بۆ کردووە، هەمووشمان داکۆچیمان لێ کردووە و ئومێدیشمان وایە و داواکاریشمان لە ئیداری کەرکوک کردووە کە جوەوی دەسەڵاتی شاری کەرکوک بە یەکجاری بگرێتە دەست و توانای مامەڵەکردن و ڕێکەوتنامە و ئیمزاکردنی ئەو شتانەی هەبێ و ڕاستەوخۆ و بە شەفافانەش هەموو خەڵک ئاگادار بێ. بەڵێ سوپاس دەکەم کاک ڕێباز دواتر گە دەرفەت بدەکەین لای بەڕێستان کاک تۆ سەبارەت بە
مەسلەی کۆچی کورد پێش دوای ڕوحانی ڕژێمی باس مثلەن ئێستا مەسلەی تعریب و ڕاگواستن کۆتایی پێات وێ خوتاکو ئێستاش کۆچی کورد لە ناوچە جێناکوکان بەردەوامە تا چەند ئەم کۆچش مەترسیە لەسەر ئایندێ و ناوچانە بەنسبەت ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم ئەو ناوچانەی کە کێشەی لە ئەمنی تێدایە چی پێش هاتنی داعش و چی دوای هاتنی داعش بەڵێ زارەرمەند بوونە خەڵکێکی زۆر کۆچی کردووە بە تایبەتی شاری خورماتوو کە یەکێکە لەو شارانەی کە خەڵکەکە یعنی بە ئەمە لێوەن ڕۆژێک لە ڕۆژان بگەڕێنەوە سەر کەرکووک چووکە لە 76 ئانە سەر کەرکووک بوونە بە قەرارێکی ژۆڤیانیانە باعس دامانێتە پاڵتکریتەوە هیچ کاتێکم تکریتمان بە پارێزگای خۆمان نەزانیوە بەڵکو خۆمان بە نەک بەس کورد عەرەب و تورکمانیش کاتێک پێیان بڵێ بەرەو تکریت بڕۆ یا بەرەو کەرکووک بڕۆی بەرەو کەرکووک دێت تعاملی نەخۆشی هەموو شتەکانی بەرەو کەرکووک دێت ینی بۆیە بەداخەوە دوای ڕوخانی ڕژێمی باعس لە 2003 خەڵکێکە بوو کە لە ترسی ڕژێمی بەعسا چوو بووە دەرەوەی شاری خورماتوو گەڕایەوە شاری خورماتوە وەکو چۆنەوانەی لە کەرکووک دەرچوون چوونە هەرێمی کوردستان گەڕانەوە کەرکووک بەڵام بەداخەوە دوای ناخۆشی ئەو ناخۆشیانەی ڕووی کرد لە شاری خورماتوو خەڵکێکی زۆر لەو شارە ئەو شارەی بەجێهێڵا بەڵام دڵی هەر لەو شارەیە ینی خۆی بە غەریب بزانێت لە شارەکانی تر ئێمە خەڵکێکی زۆرمان لە شاری خورماتوە تە شاری کەرکووک حتا لە شاری کەرکووک خۆی بە غەریب بزانێت چونکە ئەو جێگای تۆ تیای لەدایک بوویتەوە پەروەردە بوویت بەس لە خورماتوو کۆچی کوردانەوە ناو ناوچەکانی تریش هەبووە ناوچەی تر هەبووە لە جێگای تر بەڵام زیاتر خورماتوو مەترسیە لە سەرایندێ و ناوچانە بەڵێ خورماتوو مەترسێکی زۆری لەسەر هەر چەند ئامارێکی دقیقی لەسەر کۆچی کوردان لەو ئاماری دقیق ینی خەڵکێکی زۆر باری کردو ئاماری دقیق لای من نییە لای ئیدارەی شارێ لای حیزب کوردستانیەکان هەیە بەڕاستی لای لەوانێکە لەوێن بەڵام لای من ئەزانم ینی خۆم خەڵکی ئەو شارە مەزانم خەڵکی زۆر ئەو شارەی بەجێهێڵاوە دەرچووە لەو شارە بەڵام من قەناعەتم وایە ڕۆژێک لە ڕۆژان دێت ئەم شارانە ئەگەڕێتەوە باوشی هەرێمی کوردستان و ئێستا حکوومەتی مەرکەزی شتێکی دروست کردووە لە بینی هەرێمی کوردستان و لە بینی حکوومەتی مەرکەزیە هەرچەند لەوانەیە ئەمە تەنیا ڕێی من بێت چۆن خاڵێکی سنووری داناوە خاڵێکی سنووری داناوە گومرکێکی داناوە خۆی حکوومەتی مەرکەزی پارەیەکی ڕسمی تەخسیس کردووە پارەیەکی خەیاڵی تەخسیس کردووە بۆ ئەو سەیتەرە گومرکیە ڕسمیە کە لە ئەو دی و جەبەل حمرینەوە دانراوە لە منطقەی سەفرەی پێوترێ دوای ئەوەی کە جەبەل حمرین تەواو بێ لە ئینجا ناچیتە ئەو دیوە ئەلێ خاڵێکی داناوە خاڵێکی سنووری گومرکی ئەو مادانە ئەکات کە لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە دێت لە ڕاستیدا ئەوە شتێکی ڕسمیە ینی هەندێشتی کردووە بۆ ئەو مۆزوان بەڵام بە ڕسمی ناتوانانی ئەوە بڵێ بەڵام من ئەوە بە شتێکی زۆر دڵخۆشکەرە زانم ینی ڕاستە خوازێتی خەڵکی تیادرێ زەرەر و زەیانێکی زۆر بەڵام لە ڕووی سیاسێکە و لە ڕۆ دووربینێکەوە ئەو خۆی حکوومەتی مەرکەزی ئەم ناوچە زۆر باش بەڵام ئێستا داوای مثلەن دوای داعش ڕەنگە داوای بیرنەوتەکانی کەرکووک بکاتەوە داوای ئەو بکات لە ڕووی سەربازیەوە و ناوچانە دووبارە لایەن خۆی بەڕێوە ببرێتەوە داواکردن بە داوای بکە بەڵام واقع حال نایداتێ کێ دیفاعی لە کەرکووک کردووە کێ بیرنەوتەکانی پاراستووە کێ شاری کەرکووک و نەتەوەکانی بە هەموو بەبێ جیاوازی هەموو نەتەوەکانی پاراستووە کێ پاراستوێتی حکوومەتی مەرکەزی جێشەکە هەمووی هەڵهات کەسێک نەما ئەوەی کە پاراستی کورد بوو هەرێمی کوردستان بوو پێشمەرگەی کوردستان بوو خەڵکی شارەکان بوو ئەو جێگانەی پاراست جا بۆیە داواکردن مۆزوعێکە واقع حال و پێدانی بەڵام پێشتر ئەزمموی وێت جەلەولا و سعدی پێشتر هێزی کوردی لێبوو دوایی لە ژێر فشاردا ئەو ناوچانیان چۆڵ کرد بەڵام ئێستش ئەو جێگایانە باسی جەلەولا سەتا چەندی کووردە فەرقی جەلەولا فەرق و جیاوازێکی لەگەڵ خورماتووە کە لە 1930 بەسەرەوەی کووردە فەرقی لەگەڵ کەرکووکە کە هەموو خەڵکەزانین نسبەتی کورد لێرە زۆرە جەلەولا کەمە نسبەتی کورد کەمە ڕاستە کورد پاراستی دوایەوەش کە گیرایە جارێکی تر کورد گرتێەوە بە هێزی کوردی و پێشمەرگە گیرایەوە بەڵام ئێستەیش ئەو منطقانە باسی خانەقین بکەتەوە ئەمڕۆ خانەقین تاکو ئەمڕۆ نەیتوانە لەدوای 2003 ناتوانێت هیچ قەراراتێکیان لە ناو شاری خانەقینە بەڵە زۆر باشە دو پرسیان سوارد بە مامەڵەی مەلەفی نەوتی کەرکووکە مامەڵەیەکی دروستی لەگەڵەکە ئێستاوەی کە هەر حیزب و دەست بەسەر چەند بیرە نەوتێکدا بگرێت
بەڕاستی ئەوەی کە ڕووەدا و ڕوویشیدا شەڵا دووبارە نابێتەوە و پەرێش ناسێنێ جێگەی نیگەرانی هەموو کتاچێکی کورد بوو نەک بەس کەرکووکی من نامێت لێرە ڕاستی زیاد باسی کەرکووکی بکەم و کەرکوچێتی بکەم ڕاستە شاری خۆرماتە خۆمان بە بەشێکە زانین لە کەرکووک بەڵام هەموو کوردێکی دڵسۆز نیگەرانە بەرامبەر ئەو تەسەڕفاتانی کە ئەکرێت و ئەمیدوارین ئەوە چارەسەر بکرێت بە زووترین کات بە ینی هەموو سەرەت و سامانی خەڵکی کوردستان بکرێتە ێکی نیشتیمانی ڕاستە خۆکارێکی ئاسان نیە بەڵام مستحیلش نییە ینی هەمومان گەیمانتە قەنەعەتێکی ئەوە باسەر بەلایەنێکی حیزبیش بیت سیاسیش بیت بەڵام لەگەڵەوەدا مەسلحەتی کورد زەرەر ئەکا ئەو بەو شێوێت تەعامل وکرێت کە کرا پێشفترەیەک نە ئەوەی پێشوو کرا نە ئەمەش لەم دوایە کرا هەردووکی بە زەرەری ئێمە تەواوی بە زەرەری کورتەواوی بۆیە بەڕاستی جێگەی نیگەرانی هەموو تاکێکی کوردی دڵسۆزە بۆ خاک و نیشتیمانەکەی بۆی دوژمنان ئەو شتە نەقۆزدەوە و هەوڵیشە دەن تاکو ئێستا هەوڵ دەن تەماشانەیە کە لایەنێک زق بکەنەوە لایەنێک کێشە دروست بکەن بۆی خۆی سپاس دەکەم کاکتۆر کاک ڕێباز دوا پرسیارم بۆ بەڕێزشان سەبارەت بۆی کە ئێستا باز لەوە دەکرێت کە لە نێوان هەرێم و بەغداش تەنە بۆ مەسەلەی نێوتەکە کەرکووکیان دەوێت تا چەند ئەمە دروستەوە تەناوەی کە ئێستا زۆرتر خەمی نەوتەکە بێ لە بری خەمی خاک و چارەنووسی خەڵکەکەی وڵا ئەمە ڕەنگە بۆ بەغا ئەگەر پڕ بە پێستی بێ پێناسەیەک پڕ بە پێستی هەڵەگرێ بۆ لەبەر ئەوان زیاتر داکۆچی لەسەرەوەکەن کە شارێکی دەوڵەمەنە بە نەوتۆیانە ئیسفادە لە منتاقی بکەن بەڵام بۆ حیزبە کوردستانەکان من ئەڵەم وانییە لەبەرەوەی ئەگەر ئەمە چمچێکی یان لە سەتا جوزئێکی هەڵگرێ بەڵام ئێمە لە ئەساسە کەرکووک لە استراتیژیەتی قیادەی سیاسی کوردیاوایەکە شارێکی کوردستانیە و سەنەها ڕۆڵەی کورد لەسەر ئەو شارە خوێنی ڕشتووە کە بە هیچ شێوەیە ئامادەنین سازە لەسەر شاری کەرکووک بکەین ئەگەر سەبارەت بە نەوتەکەی هەبێ یان نەبێ بەڵام دڵنیان لەوەی کە یەکریزی لایەنەکان ئەتوانین چۆک بە هەموو ناحەزانماندا بدەین بەڕاستی بەڵام ئەو یەکریزی هەیە وڵا ئەو یەکریزیە تا ڕادەیەک ناڵێم تا ڕادەیە کە لەبەرەوەی ئێمە هەست بە مەترسیەکە زیاتر ئەەکەین ئێستا هەر شتێک بێ ئێمە هەموو حزب و لایەنە سیاسەکان کو ئەبینەوە و گفتوگۆی لەسەرەکەین و توێژ لەگەڵ ئیداری کەرکووک ئاکەین یعنی ئێمە وەکو هەرێمی کوردستان نین بەڕاستی ناوەتیەگەشتنیمان لەگەڵ یەکتریا هەیە بەڵام ئەوەکو وتم لە سەرەتای بەرنامەکەشە ئەمەش دووبارە خاڵی نییە لە قۆڕەکاری دەسەڵاتەکان بەڵام ئومێدمان وایە و هەوڵشمان وایە و داواکاریشمان وایە کە هەمومان یەک هەڵوێز بین یەک ڕیز بین چونکم ئێمە بەمە ئەتوانین زامنی سەرکەوتنمانە زامنی جێبەجێکردنی هەموو ئەو خاو بەند و خاڵانێک کە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندا سازشی لەسەر کراوە ئەگەر ئێمە یەک ڕیز و یەک هەڵوێز بین. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز ڕێباز سابیر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و بەرپرسی مەڵبەندی کەرکووک کۆمەڵی ئیسلامی کە لە کەرکووکەوە لەگەڵ مابووی هەروە زۆر سوپاس بۆ دکتۆر ئەمین عەزیز جێگیری پێشووی پارێزگاری سەلاحەدین کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵ مابوو سوپاس بۆ بینەرانی ڕۆ سوپاس بۆ ئەوکاران لە بەشی کۆنتڕۆڵ و کامێرە تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.